ئەم کاتتان باش بەخێر بێنەوە سەرسەر و سەرچاوم هاوڕێنی بەڕێز ئەمڕۆکە 29 جوڵای تەمووزە کۆتایی گەشتینە کۆتایی مانگی حەوت و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژ بە ڕۆژ گەورەتر دەبن و سنوورەکانیان بەرفراوانتر دەبن، ئەمانە بەرەو کوێ دەچن، ئەمانە جەنگێکی هەرێمیان لێ دەکەوێتەوە یان نا. باس لەو بابەتە دەکەین، کەواتە باس لەوە دەکەین کە ئەوەی ئەمڕۆکە ڕوویدا لە عێراقدا جاری یەکەم دەوڵەتی سعودیا بە ئاشکرا هێرشێک بکاتە سەر حەشدی شەعبی میلیسیاکانی ئێران لە ناو خاچی عێراقدا و ئەمە جاری یەکەمە بێگومان شتێکی وا ڕووەدا و ئەمە بە هاوکاری لەگەڵ ئەمریکادا ڕووەدا. ئەمە لە کاتێکدا ڕووەدا کە ئەمریکا بەرنامەی نوکلێری ئەتۆمی لە بەرامبەر ئیتیفاقی ئیبراهیمی داوەتە سعودیا، بەڵام بە تەنیا ئیتیفاقی ئیبراهیمی نیە، لەناو ئیتیفاقی ئیبراهیمیدا هاوکاری سەربازی و استراتیژیش هەیە و کەواتە لەگەڵ چێ لەگەڵ ئیسرائیل، کەواتە دژ بە چێ لەگەڵ ئێران. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین عێراق دەبێتە مەیدانێکی ململانەی لە نێوان هێزە ناوچەیەکان لەگەڵ ئێراندا، بەڵام بە سەرکردایەتی ئەمریکا و ئیسرائیل. ئێران کاردانەوەکانی سنوورەکانی کاردانەوەی چ لە لای خۆیەوە بێ و چ لە لای هێزە متتەفیقەکانی بێ، حەشدی شەعبی و یانیش حوسیەکان کە هەردووچیان دەستیان دەگاتە سعودیا زیاتر، کاردانەوەکان لە چه ئاستێک دەبن، ئەمە جێگەی پرسیارە و ئەمە وا دەکا کە شەڕەکە زیاتر بە هەرێمی ببێ و بە تەنیا وەک شەڕێکی نێوان ئەمریکا و ئێران نەبیندرێ کە ئیسرائیلیەکان، سعودیەکان، کوێتیەکان، قەتەریەکان، بەحرینیەکان بە تەنیا تەماشای بکەن، بەڵکو هێزەکانی دیکە بکەونە ناوی. یەک لەو داخوازیانەی کە دۆناڵد ترامپ دەیەوێ بێگومان ئەوەیە و تەرجیحی سەرەکی ئەو بێگومان ئەوەیە کە دەوڵەتە بەهێز و دەوڵەمەندەکانی ناوچەکە و ئەوانەی پڕچەکن وەکو تورکیا و سعودیا و پاکستان بێنە ناو یاریەکە، بەڵام نەک بە شێوەیەکی دیپلۆماسی، بەڵکو بە شێوەیەکی سەربازی و استراتیژی بێنە ناو یاریەکە. هەتا وەکو ئێستا ئەو وڵاتانە خۆیان لەمە پاراستە بوو، بەڵام ئێستا کە دەبینین بە درێژە کێشانی شەڕەکە و بەوەی کە هێزەکانی ئێران و متتەفی هاوپەیمانەکانی ئێران ئەڵێن ئەگەر بێت و شەڕەکە بەرفراوان بێ، ئەگەر بێت و ئێران تەنگەتاو بکرێ، ئێمە نەوەک بە تەنیا هورموز بەڵکو دەریای سووریش دەکەینە ئامانج، کە دەریای سوور بووە ئامانج واتە بابل مەندەب داخرا و یانیش بەشێکی داخرا و یانیش هەڕەشەی لەسەر بوو، ئەوە دێتە ئەو واتایی کە سعودیاش کە پێشتر بێمنەت بوو دەیتوانی لە ڕێگای بابل مەندەب نەوتەکەی بفرۆشی، سعودیاش ناتوانێت نەوتەکەی بفرۆشێ. سعودیا استراتیژیەکی هەیە لە بۆ ساڵی 2030، واتە استراتیژیەک کە لەو کاتە بەدواوە ئیتر لەسەر داهێنانی نانەوتی بتوانێت سعودیا بکاتە پارادایز، بەهشتێکی جیهان، سەرنجی هەموو گەشتیاران بۆ لای خۆیدا ڕابکێشێ، بەڵام بە تەنیا گەشتیاران نین، بەڵکو سەرنجی هەموو کۆمپانیان نێودەوڵەتیەکان و سەرنجی عەقلی زیرەک، تەنانەت شاری زیرەک بۆ سەرخۆیدا ڕابکێشێ و سعودیا ببێتە وڵاتێکی پیشەسازی و تەکنۆلۆژیا و گەشتیاری زۆر بەهێز کە جگە لە نەوت و غاز و سامانەکانی ژێرزەوی بتوانێت لەسەر ئەمەدا بژی. بەڵێ بەخێر بێن بۆ ئەم پەخشەی ئەوڕۆ. سەرەتا ئەو هاوڕێنەی ئێستاکە لەسەر خەتن تکاتان لێ دەکەم لەسەر کەناڵی یوتیوب کاتێک فلیمەکە دەبینن و یان ڕێکلامەکە دەبینن
چرکەیەک لەسەر زەنگوڵی ئاگدارکەرەوە بکەن بۆەوەی هاوڕێنی دیکەش بتوان سوودی لێوەربگرن. ئەمە یەک، وە لە هەمان کەدا هاوڕێک دوو هاوڕێ بۆم بنووسن بزان کێشەیەکی دەنگ هەیە یان نا، تاوەکو دەستی پێ بکەین. بەڵێ بە پشتبەستن بەو راپۆرتانەی باس لەو هێرشە هاوبەشەی ئەمریکا و ئیسرائیل دەکەن کە لە ئەمڕۆ 29 تەمووزی 2026 دژی گروپەکانی حەشدی شعبی لە عێراق واتە ئەو لایەنانەی نزیکن لە ئێران ڕەنگ بێ هەموو حەشدی شعبی نەگرت بێتەوە. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە ئەمە هێرشێکی ئەمریکی سعودی بووە دژ بە گروپە چەکدارەکانی سەر بە ئێران لە عێراقدا وەک وەڵامێک بۆ هێرشەکانی سەر ئامانجە ئەمریکی و سعودیەکان. یعنی لێرەدا تەرجیحێکی سعودیا بە ئاشکرا بە دیار دەکەوێ کە ڕنگ بێ وەکو پێویست نەیهەوێ سەرەتا پەیامەکە لە ڕێگەی حوسیەکان بداتە ئێران، بەڵکو ئاسانترە لە بۆ ئەو پەیامەکە لە ڕێگەی حەشدی شعبی بداتە ئێران. ڕنگ بێ حەشدی شعبی وەکو حوسیەکان ئەو موشەکە دوور هاوێژە بالیستیکیانیان نەبن کە بتوانن هەموو دام و دەستگاکانی سعودیە وەکو فڕۆکەخانە، وەکو ئارامکۆ، وەکو هەموو شوێنە گەشتیاریەکانی دیکە بکەنە ئاماز. ئێمە دەزانین حەشدی شعبی توانایەکی موشکی هەیە، بەڵام ئەو توانایە مەزندە دەکرێت کە توانایەکی موشکی کورت هاوێژ بێ. زۆرێک لە گریمانە سیاسیەکان بە تایبەت هاوکێشەی درێژخایینی ئێران، سعودیە و ئیسرائیل ڕۆلی حکوومەتەکەی عەلی زەیدی هێشتا بابەتی شرۆڤەکردنن، وەک ڕاستی چەسپا و ناتوانین هێژماریان بە ئاماژیان بۆ بکەن ئەوەی دەبینن کە پێویستە هەڵسەنگاندنێکی استراتیجیک لەسەر ڕووداوەکان بکرێ. بێگومان هەر بەڕێوەبەرایەتێک لە عێراقدا کە دێتە سەردەسەڵات لە بەرامبەر دوو مژارە، لە بەرامبەر دوو لایەنە، ئەویش ئێران لایەنی ئێران و لایەنی ئەمریکای، پێشتر لایەنی ئێران و لایەنی ئەمریکا بە شێوەیەکی سازشکارانە لە کرداردا عێراقیان بەڕێوە دەبن. یەک لەو نمونانە مالیکی بووە، نووری مالیکی بە ڕەزامەندی ئەمریکیەکان هاتە سەردەسەڵات، بەڵام ڕەزامەندیەکی ئێرانیشی لە پشتەوە بوو. بەڵام ئێستاکە لە سەردەمێکدا کە جەنگێکی ڕاستەخۆ لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە و لەو جەنگەدا بەڕێوەبەرایەتی دۆناڵد ترامپ تێیدا چەقیەوە، چونکە لێکدانەوەیەکی استراتیژی نەبوو، استراتیژیەکی بۆ جەنگەکە نەبووە. جەنگەکە لەسەر بنەمای چەند راپۆرتێکی ئیستیخباراتی ئیسرائیلی سازکراوە. تەماشا دەکەین ئێستاکە نەدەتوانێت ئێران بڕوخێنێ و نەدەتوانێت لەگەڵیدا سازش بکە. لەو سەردەمەدا ئەگەرێکی زۆر دوورە کە ئێران و ئەمریکا بتوانن بەیەکەوە سازش بکەن بۆ بەڕێوەبردننی عێراق لە ئێستادا. بۆیە عێراق خاڵە هەرە لاوازەکەی ئەوەیە کە وڵاتێکی داگیر کراوە. ئێستاکەش عێراق وڵاتێکی نیۆ کۆلۆنیالی کراوە، بە ملیاردان دۆلاری هەیە، بەڵام ئەو دۆلارانە لە بانکی فدرالی وڵاتەکەی نین، لە بەغدانین، بەڵکو لە ئەمریکا. هەر بەرمیلێک، هەر درۆپە نەوتێک کە عێراق دەیفرۆشێ پارەکەی دەچێتە خەزینەی ئەمریکا، و ئەمریکا بە ئارەزووی خۆی لەسەر بنەمای کۆمەڵێک مەرجی سیاسی ئەو پارانە ئازاد دەکە یان ئازاد ناکە لە بۆ حکوومەتی عێراقدا. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەمڕۆکە لە عێراق بە بوتڵی کۆکە کۆلا بنزین دەفرۆشترێ لە عێراق. هەر ئەمڕۆکە تەماشا دەکەین تاوەکو ئێستاش کێشەی موچە هەیە، هەتاوەکو ئێستاش لە عێراقدا وڵاتی زێڕوزی و نەوت و غازدا تەماشا دەکەین هەتاوەکو ئێستاش ملیۆنان کارمەند ناتوانن موچەکانیان وەرەبگرن. لێرەدا عەلی زەیدیە کە هاتۆتە سەر دەسەڵات، کەسێکی کارسازە و کەسێکی گەنجە، لە هەنگاوی یەکەمدا دژی گەندەڵەکاندا هەڵمەتێکی زۆر توندی
هاوێش کە زۆربەی لایەنەکان لێی ڕازی متانە جێگەی گاڵتەجاریە بەڵێ دەزانم، بەڵام گەندەڵە گەورەکانیش دەستخۆشیان لێکرد چەپڕیان بۆ لێدا و بەو شێوەیە چوە ئەمریکا لە دوای ئەوە سەردانێکی تورکیای کرد. تەماشا دەکەین ئەمە نیشانمان ئەدا کە عێراق لەناو چ ئازارێکدایە لە بینی ئەو دوو بەرەیەدا و خۆ یەکلاکردنەوەشی کارێکی زۆر ئاسان نییە لە هیچ بارێکەوە کارێکی ئاسانیە. هەر لە بۆ هەندێک عێراق پەلێک لە بۆ ئەمریکا داوێت، پەلێک لە بۆ ئێران داوێت، پەلێکی دیکەی لە بۆ تورکیا داوێت، پەلێکی دیکەی لە بۆ سعودیا داوێت و ئەو سەردانش کە پێویست بوو عەلی زەیدی لەو ڕۆژانە ئەنجامی بدا بەهۆی ئەو هێرشە بۆ کاتێکی نادیار هەڵوەشایەوە یانیش ڕایگیرە. با بزانین چی لە پشت هێرشی ئەمریکیەکان و سعودیەکان هەبوو بۆ سەر حەشدی شعبی و پاڵنەری دەستبەجێ چی بوون. واشنگتۆن و ڕیاض دەڵێن یعنی ئەوەی ئەو قسەی کە ئەوان دەیکەن، ئەوان دەڵێن گروپە عێراقیەکانی سەر بە ئێران بەرپرسیارن لە هێرشکردنە سەرپێیەکانی ئەمریکا و ژێرخانی وزەی سعودیا. ئامانجی هێرشەکان پەرچەکردارێکی ڕێگریانەیە، دەتەڕانس واتە ناردنی پەیامێکە کە هەر هێرشێک لە خاکی عێراقەوە بکرێت دەرئەنجامێکی ڕاستە خۆی دەبێت. بۆ سعودیا ئەمە نیشانەی هەڵوێستێکی ئەمنی چالاکترە دژی تۆڕە هاوپەیمانەکانی ئێران دوای چەندین ساڵ لە هەوڵدان بۆ کەمکردنەوەی گرژەکان لەگەڵ ئێراندا. بەڵام بۆ ئەمریکا ئەم ئۆپەراسیۆنە بمانەی و نەمانەیە بەشێکە لە هەوڵێکی فراوانتر بۆ ڕێگریکردن لەو هێزانەی لە عێراق، سووریا، یەمەن و شوێنەکانی تر نزیکن لە ئێران تا نەتوانن قەیرانە هەرێمیەکان بقۆزنەوە. لە ڕووی استراتیژیەوە دەبینین ئامانجەکە تەنها لێدانی سەربازی حەشدی شعبی نییە، بەڵکو پەیامێکی قوڵە کە ئەوەیە عێراق ناتوانێت ببێتە خاکێک کە گروپە چەکدارەکانی سەر بە ئێران تیایدا چالاک بن لە کاتێکدا بەغدا بانگشەی بێلاینی دەکات. هەر ئەمە شاوای کردووە هێرشەکان ڕەهەندی سیاسی وەربگرن و ئەمە دەربارەی بێگومان بمانێ و نەمانەوێ وەکو لە پێشەچیەکەدا باسمان کرد پەیوەندیەکی بە پەیوەندی نێوان ئێران سعودیە ئیسرائیلەوە هەیە. ئێرانیەکان هێرشەک خوێندنەوەیەکی استراتیژیان بۆ هێرشەکان هەیە. بۆ چەندین ساڵ مۆدێلی تاران پشتی بە پاراستنی هەژمونی خۆی لە ڕێگەی گروپە چەکدارە هاوپەیمانیەکانیەوە بەستووە، حیزبوڵڵا، حەشدی شعبی، ئەنساڕوڵڵا و تۆڕەکانی دیکە لە سووریادا. ئۆپەراسیۆنێکی سەرکەوتووی نازانی چەند سەرکەوتووە و ڕنگ بە هیچ سەرکەوتوو نەبێ، چونکە زۆر کە سەرکەوتووی ئەمریکیان لە سەرەتادا بە کوشتنی سەرکردەکانی ئێرانەوە و بە کوشتن بە خوێن ڕژاندن بەستەوە. بەڵام ئەمە سەرکەوتن نییە، بە هیچ شێوێک سەرکەوتن نییە. ئەوەی خوێن دەڕێژێ مەرج نییە سەر بکەوێ، مەرج نییە. هیتلەر لە هەموو کەس زیاتر خوێنی ڕشت بەڵام سەرکەوتوو نەبوو. و بەریتانیا لە جەنگی جیهانی دووەمدا چەندین جار ئەو نمونەیەم هێناوەتەوە، زۆر خوێنی ڕشت و لە ڕووی سەربازیەوە سەرکەوتوو، بەڵام لە ڕووی استراتیژیەوە شکستی خوارد. بەریتانیا کە هەژمونی بەسەر هەموو دنیادا هەبوو، هەژمونی خۆی لە بۆ ئەمریکا بەجێهێشت، پاشەکشێ کرد بۆ ناو لەندن، هەتا وەکو ئێستاکەش. تەماشا دەکەین بەریتانیا بە لە سووریا، لە عێراق، لە چ بوارێکەوە بەکاریگەرە، لە ڕووی استخباراتیەوە بەکاریگەرە، لە تورکیا، لە دووبەی، لە ڕووی فینانسەوە بەکاریگەرە. بەڵام پێگەیەکی بەریتانی وەکو ئەو سەردەمانەی پێشوو بەر لە جەنگی جیهانی دووەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبینین بەو شێوەیە نایبین. لە بۆ هەندێک ئەو بابەتانە زۆر گرنگن. ئەوەی ئەو هێرشەی ئەمڕۆ کە کرا پاشان قسەی لەسەر دەکەین تا چ ڕادێک سەرکەوتووە تا چ ڕادێک سەر نەکەوتووە، ئەمە دیار نییە. بەڵام با بڵێن ئەگەر سەرکەوتوو بێ
ئۆپەراسیۆنێکی ئەمریکی سعودی دژ بە هاوپەیمانی عراقان بەو تێڕوانینە ڕوبەڕووی تەحەدایەک دەبێتەوە کە دەڵێن ئەم تۆڕانە دەتوانن باجێکی گەورە بدەن. پێی دەچێت ئێران بە شێوەیەکی ناهاوسەنگیان هاندانی گروپە عراقیەکان بۆ یاخیبوون لە بەغدا وەڵام بداتەوە. یعنی ئێران چەندین تەکتیک و چەندین کارتی جیاوازی هەنا، تەنانەت خۆپیشاندانی گروپەکانی نزیک ئێران ویانی شیعەکانی نزیک ئێران خۆپیشاندانیان لە بەرامبەر حکوومەتی بەغدا ئەکرێ وەک وەڵامێک ببینن. هەرچی سعودیە وەک دەردەکەوێت سعودیە لە سیاسەتی هاوسەنگی دیپلۆماسیەوە بەرەو استراتیژیەکی جیاوازتر تا ڕادەیەک هەنگاو دەنێ، واتە ئەویش گۆشەکیکردنی سنوورداری ئێرانە، یعنی استراتیژیەکەی ئامانجەکەی ئەوەیە. لێکدانەوەی ڕاز ئەوەیە دیپلۆماسی لەگەڵ تاران سوودی زۆرە، سوودی هەیە، بەڵام دەبێت تۆڕە چەکداریەکان باجی سەربازی بدەن. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین سعودیا تا ڕادەیەک ئەگەر دڵۆ بە دڵۆ پیش بێ پەرداغە ژارەکە دەخواتەوە، هێرش دەکاتە سەر حەشدی شعبی، هێرش دەکاتە سەر ئەنساڕوڵڵا و باجی هێرشەکانیش دەدا. مەترسێکە بۆ سعودیە ئەوەیە کە تێوەگڵانی زیاتر لە عراق ببێتەوەی زیندوو بوونەوەی گرژیە مەزهەبیەکان. خۆی گرژیە مەزهەبیەکان وای کردبوو لە چەند ساڵی ڕابردوودا نەوەک بە تەنیا ئێران بەڵکو عراقیەکانیش بەگشتی مەسافەتێک دروست بکەن لە بینی خۆیان و سعودیەدا، و ئەمە زیانێکی زۆر زۆر گەورەی بە سعودیە گەیان لە جیاتی سعودیە وڵاتانی دیکە توانیان ئەو بۆشاییەی عراق پڕ بکەنەوە یانیش هەوڵیاندا پڕ بکەنەوە. با بزانین لێرەدا شوێنی ئیسرائیل چیە؟ بەرژەوەندی ئیسرائیل استراتیژیە لاوازکردنی تۆڕی سەربازی هەرێمی ئێران لە ناوچەکە، کەمکردنەوەی گواستنەوەی چەک و ڕێگریکردن لە دروستبوونی ڕێڕێوەیەکی استراتیژی لە بەردەم کە بەردەوام لە ئێرانەوە بۆ سعودیە و بۆ یەمەن دەچێت بێگومان کارێکی استراتیژیە. بەڵام ئیسرائیل لە بەرامبەر دووڕیانێکدایە ئەگەر هێرشەکان زۆر فراوان بن ڕەنگە هەستی ناسیۆنالیستی عراقی بەرەو لای ئێران پاڵ پێوە بنێ. ئەمیان شتێکی زۆر زۆر گرنگە کە ئەمریکیەکان بە تایبەتی بیری لێ دەکەنەوە لە دوای دەستپێکردنەوەی جەنگی ئەم جارەیانی ئەو جەنگی ئەم چەند ڕۆژانە کە دەستی پێکردوتە تەماشا دەکەین ئیسرائیل بە شێوەیەکی ڕاستەخۆ تێیدا نییە هۆکارەکەی ئەوەیە بۆ ئەوەی هەموو عەرەب هەموو موسڵمانان لە پاڵ شیعەکاندا یەک نەگرن لە دژی ئیسرائیلدا. ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە. لێرەدا هەوڵێک هەیە بۆ پاشەکشەی بە تۆڕە هەرێمیەکەی ئێران. ئەم دیدە پێی وایە هاوپەیمانەکانی ئێران لاواز بوون و واشنتۆن و وڵاتانی کەندا و تاقیکردنەوەی ئەوە دەکەن ئایا تاران دەتوانێت بیان پارێزێت یان نە. بەڵام ئێمە بینیمان تاران لە لوبنان حیزبوڵڵای پاراست، هەتاوەکو ئێستاش یەک لە ئەو مەرجانەی کە تاران توانی بەسەر ئەمریکایدا بسەپێنێ لە ڕێگەی پاکستان و قەتەر مادەی یەکەمینی ڕێککەوتنەکەیە کە لوبنان تێدا جێدەگرێتەوە. ئەتۆم نییە، هورموز نییە، بەرژەوەندی ڕاستەوخۆی تاران نییە، بەڵکو بەرژەوەندی تۆڕە هەرێمیەکان ویان نیش هاوپەیمانیەکان، چونکە من بەتەنیا وشەی پرۆکسی بەکارنایەنە. ئەمانە بەتەنیا پرۆکسی نیە، ئەمانە متفقی ئێران. ئەگەر متفق نەبایە لە مادەی یەکەمیندا لوبنانی تێدا جێگا نەدەکرد. بەڵام ئێران هیچ تەعویزێکی نەدا، گوتی مادەی یەکەم ئەم ئاگربەستە لوبنان دەگرێتەوە و ئیسرائیل دەبێت پاشەک شێ بکە. ئەمە زۆر زۆر گرنگە کە مرۆڤ بە شێوەیەکی ئیدۆلۆژی بە شێوەیەکی مەزهەبی تەحلیلی سیاسی نەکە. ئەگەر ئێرانی خۆشیش نەوێ بە شێوەیەکی زانستیانە تەحلیلەکە بکە. بەڵێ شەوتان باش. ئەو هاوڕێی سلاویان ناردیا سلااو بۆ
هەمووتان ئەم هێرشە ئەکرێ لە هەمان کاتدا ببێتە بەهێزبوونی هەژمونی ئێراندا و ئێستاکە بەشێک لە چاودێرە سیاسی ئەمریکیەکانیش ئەوڕۆپیەکانیش ئاسیاییەکانیش باس لەوە دەکەن هۆشداری دەدەن کە هێرشێکی دەرەکی ببێتە هۆی دروستبوونی پەرچەکردارێکی ناسیۆنالیستی و مەزهەبی و تووڕەیی لە ناو پێکهاتەی شیعەکاندا ئەمە شەرعیەت دەداتە بە شەرعیەت بە گروپە چەکدارەکان دەدا و ئەمەش خاڵێکی زۆر زۆر سەرنجڕاکێشە کە دەبێ دەوڵەتی قوڵی ئەمریکا بەڕاستی ڕەچایی بکاتەوە هەر لە بۆ هەندێک ئەو هێرشانە هێرشی استراتیژین بەڵکو تاقیکردنەوەن بەڕای ململانەیە ڕاستەقینەکە لەسەر دەوڵەتی عێراق کێشەکە ئەوەیە ئێستاکە کێ خاوەنی بریارە ئەمنیەکانی عێراق ئایا بەغداد دەتوانێت قۆڕی هێزی چەکداری بکات ئایا عێراق وڵاتێکی سەر بەخۆیە بەڕای من هیچ دەوڵەتێک سەر بەخۆ نییە هیچ دەوڵەتێک سەر بەخۆ نییە و ئەگەر کورد دەوڵەت دروست بکە ناسەر بەخۆی ترین دەوڵەت دەبێت چونکە ئەمڕۆکە شتێک نییە بە ناوی سەروەری دەوڵەت نمونەم هێنایەوە پارەکانی عێراق لە قاسەی ئەمریکادا چەندی پێدەدا چۆن پێی دەدا لە بەرامبەر چی پێی دەدا ئەوە ئەمریکا و ترامپ دەزان و ماوەیەکی درێژیش ناتوانێت عێراق لەمە ڕزگار ببێ عێراق چۆن ئەم کارتە دەسووتێنێ ئەمە بەڕاستی پێویستی بە قوڵبوونەوەیەکی زۆر زۆر گەورەی یەکگرتوویەکی سیاسی زۆر زۆر گەورەی ناو عێراقیەکان هەیە و پێویستی بە گۆڕینی هاوکێشەی نێودەوڵەتی هەیە بەڵام بەڵێ هێرشەکان پەیامێکن بۆ تاران یعنی وەک ئامرازێکی پەستان بۆ پێش دانوستانەکانیش دەبیندرێن تا ئێران باجی پەرەسەندنەکە لە باجی پەرەسەندنەکان تێبگە ئەمریکا ئێستاکە ئەڵێ نەوەک لە ناوخۆ لە دەرەوەش زیانت پێدەگەین بۆرە دانوستانەکە قبول بکە بەڵام ئەگەر باس لە کاریگەری لەسەر حکوومەتەکە عەلی زەیدی بکەین کە ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە ئەمە گرنگترین دەرئەنجامەکانە هەر لە بۆ هەندێک عەلی زەیدی بە احتیمالێکی زۆر تا ڕادەیەک ئاگاداری ئەم هێرشانەیە بەڵام تەماشا دەکەین لە بەرامبەر ڕەوانەوەی کاردانەوەی شیعەکان کاردانەوەی مەزهەب کاردانەوەی گروپەکانی حەشدی شەعبی کاردانەوەی ئێران بەگشتی تەماشا دەکەین بڕیاریدا سەردانەکەی بۆ سعودیا هەڵوەشێنیتەوە بەڵێنی کۆنتڕۆڵکردنی چەک و پەیوەندی استراتیژی لەگەڵ واشنگتۆن داوە و بەو بەڵێنەشە هاتۆتە سەرکار ئێستاکە بەڵام لە بەرامبەر چەند بژاردەیەکدا سیناریۆ یەکەم جوولای دژی گروپە چەکدارەکان یعنی بجوولێتەوە لە دژی حەشدی شەعبی ئەنجامەکە پشتیوانی زیاتری ئەمریکا و کەندا و بەرهێنانی بیانی لێ دەکەوێتە بەڵام مەترسی ناسەقامگیری ناوخۆیی و تۆمەتبارکردنی بە خیانەت لەلایەنە نزیکانی ئێرانیشی لەسرە و ئەمە کارێکی زۆر زۆر ئاسان نییە بەڕاستی و کارێکی زۆر زۆر عاقلانەش نییە بەو شێوەیە تۆ بێی حەشدی شەعبی سفر بکەی و شەڕی لەگەڵ بکەی پێشتر کە مالیکی لە دژی بەدر ئەو شەڕی کرد ئۆکەی ئێرانی لە پشت بوو چونکە ئێران و ئەمریکا لە پشت پەردە سازشیان کرد بوو ئێران دەگوت من سازشم کردو لەگەڵ ئەمریکا بەیەکەوە عێراق بەڕێوە دەبین و پارۆنانە گەورەکە من دەیخۆم ئەتۆ لەن تێک دەدەی بەڵام ئێستا کە شتێکی وان نییە کەوە سیناریۆی دووەم سێ سیناریۆی پاراستنی سیاسی حەشت واتە حەشت بە سیاسی بکری و ئەمە ئەنجامێکی پەیوەندی باشتری دەبێت لەگەڵ تاران بەڵام متمانەی واشنگتۆن و بەرهێنانە سعودی لەدەست دەدات ئەو کاتە لە بۆ هەندێک کارێکی زۆر 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 سەختە و ئاسان نییە کە عێراق و حکوومەتەکەی وەها بە ئاسانی لەناو ئەو یاریە بێتە دەرەوە هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد زەیدی هەست بەوە دەکا دەرگایشکەی کردەوە ئەویش دەرگای تورکیایە چونکە کاتی هێرشەکان لە ڕووی سیاسیەوە زۆر زۆر
هەستیارە سەردانی واشنگتن جەختی لەسەر شەراکەتی استراتیژی و خستنە ژێری چەک و بۆ ژێر دەسەڵاتی دەوڵەت کردەوە. هێرشەکان تاقیکردنەوەیەکن بۆ ئەوەی بزانرێت زەیدی تا چەند دەتوانێت ئەوە جێبەجێ بکات. واتە سەردانی تورکیاش پەیوەندی بە ئاسایشی سنوور و ململانەی هەژبوونەوە بوو بەغدایەکی بەهێز کە چەکدارەکان کۆنتڕۆڵ بکات لە بەرژەوەندی تورکیاشدایە. و لە هەمان کاتدا تورکیا پێویستی بە هەژمونە. تورکیا بیر لە شتی گەورە دەکاتەوە. ئەو ڕێگایەی فاو بۆ نووسیبین جاڕاستەوخۆ بە تەنیا لە ڕێگەی عێراقەوە دەبێت و یانش لە ڕێگەی عێراق و سووریاوە دەبێت بۆ ناو خاکی تورکیا زۆر زۆر گرنگە لە بۆ تورکیا خاڵێکی زۆر زۆر استراتیژیە. بەڵام لە عێراقدا هیچ شتێک، هیچ بۆڕیەک، هیچ ڕێڕەوێکی بازرگانی، هیچ کۆریدۆرێکی گەورە، کۆریدۆری گواستنەوەی وزە بە ڕەزامەندی لایەنێک و دوو لایەن و لە دژی لایەنێکی دیکە ئەنجام ناترێت. هەموو لایەنەکان وەکو پێویست هەژمونیان بەسەر عێراقەوە هەیە، چونکە عێراق کۆنتڕۆلی نە لەسەر عەرزەکەی هەیە نە کۆنتڕۆلیشی لەسەر ئاسمانەکەی هەیە. گروپی مەزهەبی سەر بە ئێرانی تێدایە، گروپی مەزهەبی سونی تێدایە، گروپی مەزهەبی کوردیشی تێدایە. ئەمانە هەمویان ئەتوان یاریەکەی بەغداد تێک بدەن. عێراقێکی یەکگرتو لە ئارادا نییە و ئەمە زیانی لە بۆ هەموو خەڵکی عێراق هەیە. هەر لە بۆ هەندێ دەبینین کاتێک زەیدی سەردانی تورکیا دەکا دەیەوێ دەرگایەکی دیکە بکاتەوە ئەگەر لە نێوان ئەو دوو هێزە زۆر زۆر گۆشەگیر بوو بتوانێت پەنا بۆ تورکیا بووە. بەڵام ئەمەش کارێکی زۆر زۆر ئاسان نییە. تەماشا دەکەین کاردانەوەی ئێران ڕۆژ بەڕۆژ تونتر دەبن، هێرشەکە وەک بەشێک لە کەمپینی دژ بە تەوەرەی بەرگری وێنا دەکەن. وەزارەتی دەرەوەی ئێران زۆر زۆر تون هێرشی کرد و ئەمەی بە پێشێلکاری سەروەری خاچی عێراق ناوزەت کرد. گوتاری سەرەکیان ئەوە دەبێت کە ئەمریکا و سعودیا هێرشیان کردوتە سەر دامەزراوەیەکی فەرمی عێراق کە حەشدی شعبیە، چونکە حەشدی شعبی دامەزراوەیەکی فەرمیە و بمانەوێ و نەمانەوێ سوپای پاسداران و سوپا کاردانەوەیەک نیشان دەدەن، چونکە ئەمە بە هەڵەیەکی استراتیژی ناو دەبن. هەر کاتێک مێدیەکانی ئێران لە زاری سوپای پاسدارانەوە باسییان لە هەڵەیەکی استراتیژی کرد گوتیان باجی دەبێ، دوای ئەوە تەماشا دەکەین کاردانەوەیەک ڕوەدا. بەڵام ئەو کاردانەوانە ڕنگ بێ شێوازی زۆر زۆر جیاواز لە خۆ بگرن، ڕنگ بێ کاردانەوەیەک بن کە ئێمە ئێستاکە نایبینین چی و ڕنگ بێ وەڵامی سنووردار هەبن. ئەگەری زۆرە زیادکردنی پاڵپشتی بۆ گروپە چەکدارەکانی عێراق بوون و ئۆپەراسیۆنی هاوپا و پشگیریان لێ بکەن لە بۆ ئۆپەراسیۆنی سایبەری و پەستانی سیاسیدا بۆ ئەوەی حەشدی شعبی زیاتر سیاسی ببێ، حەشدی شعبی زیاتر سەربازی بێ و حەشدی شعبی بتوانێت لە عێراق و پەلامارێکی زیاتری سعودیە بدە. واگەر سعودیە پەلاماری زیاتر بدا ئەو کاتە کێشە لە نێوان بەغدا و سعودیا دروست دەبی و ئەمە لە بەرژەوەندی ئێراندایە و ڕنگ بێ ڕێگایەکی مامناوەندی بگرێتە بەرواتە هێرشی درۆنی یان موشکی لە ڕێگەی گروپە هاوپەیمانیەکانی بۆ سەر بۆ زیاتر ژێرخانی کەنداور و سعودیا و ئێران ئەتوانی ئەمە بکە. ئەگەرێکی زۆر کەمە هێرشێکی ڕاستەوخۆ ئێران بۆ سەر سعودیا بکرێت، ئێران جارێ ئەمە ناکە. بەڵام کارتەکانی دیکە بێگومان بەکار بنی و ئەمە ئێرانیەکان ئێستاکەمە وەک دەست درێژی ئەمریکا و سعودیا لێک دەدەنەوە و ئەمە بە پیلانێکی ئیسرائیل لێک دەدەنەوە، واتە زۆر زۆر مەترسیدارە.
ئەمە بەرەو چ دەچێ بەڕاستی جارێ نازانین و ئەمە کاردانەوەیەکی زۆر توندی دەبێ ئەگەر بێت و لایەنی سێەم نەکەونە نێوانیان. عراق تا چ ڕادەیە بەخۆی ئەتوانێ ڕۆلی لایەنی سێم ببینێ جارێ ناسان. بەڵێ نیو سعاتێکە قسە دەکەم، نامەوێ زۆر قسە بکەم. کاک خۆشناوڕوان بچوونەکەت لە جێگەدایە. ئەمریکا و سعودیا ناچارن هەندێک کار بکەن، یعنی ئەمریکا و وڵاتانی کەندا و چی پێ دەڕێن هاوسەنگی استراتیژی وانش عقلیەتی استراتیژیان لەدەست داوە، چونکە هێرشێکیان کردە سەر ئێران ئەو هێرشە پێشتر لە ڕووی استراتیژیەوە ئەڵێن پیلانی بۆدان نەدرابوو، لە ڕێی استراتیژیەوە بیری لێ نەکرابووە، لە ڕووی استراتیژیەوە هیچ ئامادەکاریەکی بۆ نەکرابوو. هێرشەکە کە کرا سەر ئێران هێرشەکە بە لەسەر بنەمایی کۆمەڵێک زانیاری و استێخباراتی و ئانالیزی ئیسرائیلی ئەنجامدراوە، ئانالیزی موساد. واتە ئێران لەناوە خۆیدا زۆر شڕە، گروپی زۆر جیاواز هەن، کەسانی وەکو ئەحمەدی نەژاد هەن، ئێمە پەیوەندیمان لەگەڵیان هەیە. ئەگەر ئێمە خامینەی بکوژین ئەوە خەڵک هەڵدەستێتە سەر پێ، ئێمە دەتوانین کوردەکان ڕاکەینە سەر پێ و بەو شێوەیە عەرەبەکانی ئەحواز کە هیچ پۆتەنسیەلێکی سەربازیان تێدا نیە، بەو شێوەیە ئێمە ئێران دەڕوخێنین و لە ناوخۆی ئێراندا ئێمە گروپمان هەیە دەتوانین جێگای بگرنەوە. ئەمە سیناریۆی ڤەنزوێلا دووبارە دەکاتەوە. ئیتر ئەمە هانی ترامپیدا کە و هێرشە بکەن. بەڵام تەماشامان کرد وا دەرنەچوو، کەوا دەرنەچوو خۆ ئێران دەستی ناگاتە واشنگتۆن، ئێران دەستی دەگاتە کەندا. ئێران ئەڵێ لە هەر وڵاتێکدا هێزی ئەمریکی هەبن ئەوێ ئامانجی منە و لی دەدەم، و ئێران ئەوان بیریان لێ نەکردبووە، ئەو بیری لێکردبووە پێشتر کە بابل-مەندەب واتە دەریای سوور، ڕێڕەوی دەریای سوور کە ڕێڕەوێکە لە سەدا 33-35 کەرەستەکانی جیهان لە ئاسیا و ئەفریقا و ئەوروپا لەوێوە تێدەپەڕن جگە لە گواستنەوەی غاز و نەوت، و ئەمە بەڕاستی هەموو جیهان پەک دەخە. و ئەو چەکە ئەمڕۆکە کە بەقەت سەدان بۆمبی نوکلێری کاریگەری هەیە لە دەست ئێرانە و ئێران لە دەست خۆی نادا. ئەمە خۆی لە خۆیدا کڕۆکی کێشەکەی هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین سەری خۆیان لەو دیوار ئەدەن، لەو بەرد ئەدەن، نازانن چی بکەن. کێشەکە لەوەدایە هەر لە بۆ هەندێک بێگومان ئەو هێڕشەی کردیان ئەگەر بەردەوام بێ ئەمە زیانی بۆ سەر سعودیا دەبێ. هەرێمی سعودیا، هەرێمی کوردستان ڕۆڵێکی نییە لەو بابەتەدا، ڕۆڵێکی زۆر دیاریکراوی نییە. ئەگەر بێت و لەناو عراقدا پارچە بوونێک دروست ببێ ئەوە ڕۆڵێکی پێدەن. جارێ هەرێمی کوردستان بەخۆی ڕۆڵێکی زۆر دیاریکراوی نیە. هەرێمی کوردستان بەخۆشی لە پێناوی بەدەستخستنی گەندەڵیەکەی، یعنی ئاغایەتی فدرالی، ئاغایەتی ئۆتۆنۆمی وازی لە بەغدا هێناوە، چەند سمبۆڵێکی لە بەغدا داناون، پارە پۆستێکی چاچی پێوەردەگرن و لە میدیاکاندا خۆی پێ بادەدەن، بەڵام لە ئاساسدا ڕۆڵێکی لە عراقدا نییە. جارێ بەڵێ کاگەژیار نیازێکی وا هەیە، بەڵام ئەمە کارێکی ئەوها ئاسانە بەڕای من نەخێ. یعنی ئەگەر ئێران لە ئارادا نەمینێ ئەمە دەبێ، ئەگەر نا کارێکی زۆر ئاسان نییە کە ئەو حالە بە ئاسانی عراق لە باوەشی ئێران دەربهێنرێ. عراق بۆ ئەوەی لە باوەشی ئێران دەربهێنرێ نابێ بچێتە باوەشی سعودیە، نابێ بچێتە باوەشی ئیسرائیل و ئەمریکا، نابێ بچێتە باوەشی تورکیا و کەندا، دەبێ عراق لە باوەشی خۆیدا بێ، عراق بخۆی بەهێز بێ. ئەوەش بڕیارێکە کە هێزە عراقیەکان بەیەکەوە دەیدەن نایدەن، جارێ هیچ دیار نییە. ئێمە هیچ ئاسوەیەک نابینین بەداخەوە.
بۆ خەڵکی عراق و دەوڵەتی عراقدا. بەڵێ سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون بۆ شێوەیە دێمە کۆتایی ئەو بەرنمەیە هەتا بەرنمەکانی ئایندا کاتێکی خۆشتان بۆ دەخوازم هەر بشین.